شەوتان باش بەڕێزان ڕووداوی تۆم شەویش لەگەڵێەوە دەبێت کۆمەڵێک بابەتی جوان و سەرنجڕاکێشەیە و لەگەڵ ئێمە بمێننەوە. لە هەولێر دوو مامۆستا قوتابخانەکەیان بۆیاغ دەکەن. لە قوتابخانەی شیلانی بنەڕەتی لە هەولێر کە خوێندن تێیدا بە زمانی ئینگلیزیە بەڕێوەبەر و یاریدەدەرەکەی قوتابخانەکەیان بۆیاغ دەکەن. هێمن میرانی کە مامۆستای زانکۆیە و باوکی دوو قوتابیە لەو قوتابخانەیە وەک خۆبەخشێک بۆ بۆیاغکردنی قوتابخانەکە بەشدار بووە و ڤیدیۆ و زانیاری بۆ ڕووداوی تۆ ناردووە. ئەم دوو بەڕێزە بەڕێوەبەر و یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەی شیلانی بنەڕەتی ئینگلیزی. ئەو بەڕێزانە چەند ڕۆژە خەریکی بۆیاغکردنی قوتابخانەکەن لەگەڵ چەند کرێکارێکە لەگەڵیان کار دەکەن، بەڵام خۆیان ڕاستەوخۆ وەکو دەبینن خەریکی کارکردنن. ئەمە نمونەی یەکجار جوانە کە پێویستە بەڕاستی هەمومان چاویان لێ بکەین و بەیەکەوە بەشدار بین لە ئاوادانکردنەوە و جوانکردنی ئەو شوێنانەی کە بە خۆمان کاریان لێ دەکەین. هەروەکو دەستەی کارژێڕی هیوایەتمانە ڕۆژێک پشوو بین ئیش لە ناو قوتابخانە بکەن. تەبعا لە ناو دەوام لەبەر زۆری تەڵەبە و مامۆستایان و یعنی ناکرێت و هەمووی شەش لە ناو قوتابخانە بکەین. ئەو ڕۆژانەی پشوو ئەمە دەیقۆزینەوە دێن ئەو شانەیە و ساڵاتیانە هیچمان لە ناو قوتابخانە ئەنجام بدەین و هیوادارین ئەو ویشەی ئەمە دەیکە ببتە چاولێکەری لە بۆ قوتابخانەکان بتوانین سەرنجی قوتابیان ڕابچێشن لە بۆ قوتابخانەیان لەلا جوان بکەین، قوتابخانەیان لا شیرن بکەین و هەروەها ئەوانش کە دەبینن مامۆستا ئیش دەکا و بەڕێوەبەر ئیش دەکا و یاریدەدەر ئیش دەکا مەجبورن بە پاچی ڕای بگرن و بیپارێزن. بیرتان نەچێت ئێوەش دەتوانن بابەتەکانی خۆتان بۆ ڕووداوی تۆ بنێرن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنێک کە ئێمە هەمانە لە ڕێگەی ڤایبەر، واتساپ، تەلەگرام و هەروەها لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکاندایەوە دەتوانن هاشتاگی ڕووداو تۆ بەکاربهێنن و بابەتەکانی خۆتان بۆ ئێمە بنێرن و لە شاشەی ڕووداوە و لە ڕووداوی تۆ ببینن. شاد و بەختەوەر بن.